وەک ئەزانین لە هەرێمی کوردستان زیاتر لە 1800 خواردنگە هەیە کە لە ئێستادا لە هەندێک لە توێژینەوەکان ئاماژەبەوە ئەکەن کە لەو ڕێستۆرانتە جینۆسایدکردنی خواردن ئەنجام ئەدرێت. ڕەوەن چەند گرنگە کاتێک کە ئێمە خواردنێک کە زۆر بۆمان ناخورێت یان با هەروە فێربین کاتێک کە ئەچین شت ئەکڕین لە خواردەمەنی با بە شێوازێکی کەم بیان کڕین پێویست ناکات ڕێژەیەکی زۆر بکرین لە دوایە بەکاریشی نەهێنین و مەجبور بینەوەی کە فڕێ بین خۆراکەکە. بەڵێ لەم تەوەری بەرنامەکەیە وەک پەیوەند ئاماژی بەوە کرد باز لە بەفیڕۆدان و فڕێدانی خۆراکەکەین و ئەو خۆراکی کە لێمان زیادە لەسەر سفرەکان من کە بەداخەوە لە ئێستادا بۆتە کەلتور بەتایبەت لە هەرێمی کوردستاندا ئەگەر میوانداری کەسێک بکەین بێتە ماڵەکەمان پێمان ئەی بە ئەگەر شوێنێکی بەتاڵ لە سفرەکەیە هەبێت کە سوور دەزانین ئەو خۆم خواردنە بۆ کەسێک بۆ دوو کەس زۆر زۆرە و لە دوای میوانداریەکە هەمووی فڕێ ئەدرێت. بەداخەوە کە لە ئێستادا پرسی بەفیڕۆدان و فڕێدانی خۆراک پرسێکی گرنگە لە تەواوی دنیاە لێکۆڵینەوەی لەسەرکرێ و بە پێی لێکۆڵینەوەکان دەرکەوتووە لە 130 ئەو خۆراک لە تەواوی دنیادا بەفیڕۆ ئەدرێت و فڕێ ئەدرێت و ئەو پارەی کە لە ڕێی بەفیڕۆدانی خۆراکەوە بەفیڕۆ ئەچێت مەزەندەکراوە بە 230 ملیارد دلار ساڵانە. گفتوگۆی ئەم پرساکەین بزانین هەرێمی کوردستان لە شوێی پرسی بەفیڕۆدانی خۆراکە لەگەڵ زۆر بەڕێز معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە. کاک معروف سلااوت لەبێ. بەخێر بێت. پرسی بەفیڕۆدانی خۆراک لە هەرێمی کوردستانە لە تەواوی دنیای پرسێکی گرنگە، بەڵام لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگی مەپرسەیراوە و هەرێمی کوردستان لە شوێ ئەو پرسەیە. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان وە گرنگیدان بۆ بابەتی کە ئێمە ڕێکخراوی خۆمان بە دوواداچوونێکمان کردووە سەبارەت بە بڵین زۆربوونی پاشماوە و لە ناوی شیاندا خۆراک. هەرێمی کوردستان بەپی ئەو بە دوواداچوونەی کە ئێمە کردومانەوە وەزارەتی شاراوانی و گەشت و گوزار بڵاویان کردوێتەوە تقریبا ڕۆژانە نزیکەی 7000 تەن پاژماوە لە هەرێمی کوردستانە هەیە. لەو 7000 لە 150 پاژماوەی خۆراکیەکە بەداخەوە و ئێمە زۆر جاری ژوتومانە لەوەش خراپتر لە 135 مادە پلاستیکەکانە کەواتە پاژماوە لە هەرێمی کوردستانە لە 180 بۆ 85 دوو جۆرە یاخود دوو مادەیە کە هەردووکی مرۆڤ لێی بەرپرسیارە خۆراک لەگەڵ مادە پلاستیکەکانە. ئەوەی سەبارەت بە خۆراکەکە بەپێی ئەو ئاماری کە ئێمە وەرماگرتووە لە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار وە بڵاویشیان کردوێتەوە 150 پاژماوەکان لە هەرێمی کوردستانە پاژماوەی خۆراکیە کە هەر تاکێک ڕۆژانە نزیکەی نیو کیلۆ تقریبا زیاتر یاخود کەمتر پاژماوەی خۆراکی هەیە فڕێدرێ. ئەمە شۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە وەکو بەڕێزیشتان باسان کرد بەش من وەکو خۆمان وەکو ڕێکخراو پێما وایە بەشێکی بەداخەوە بۆ ناهۆشیاری تاکە گەڕێتەوە و خێزانەکان بەڕاستی لێ بەرپرسیارن و بۆچیە ئەگەر لە دوای دەرفەت هەبێ هەندێک جیهەتی تریش هەیە دەکرێت ئەم جیهەتانە گرنگی بە لایەنە هۆشیارەکە بدەن بۆی لایەنی کەم ببێتە کولتورێک تاک چۆن بزانێ خۆراک بەکاربێنێ. یعنی بەشێکشی بەداخەوە من بۆچێ کە ئەمە پێچە خانمان زیاتر لێ بەرپرسیار بن بە تایبەتی کاری ماڵەوە لەبەرەوەی لەسەر داتا جیهانیەکە لە 160 پاژماوەکان کە لە 170 پاژماوەی هەموو جیهان خۆراکە لە 160 لەنا ئەو هەفتەیە خۆراکی ماڵان نەگرێتەوە نەک چێشتخانە و شوێنە گشتیەکان ینی کەواتە 160ەکە چێ لی بەرپرسیارە خێزانەکان ینی بەداخەوەی لاتووە تۆ میوانێکە دێبەوە دڵنیای ئەم میوانە بە چەند کیلۆیەک خۆراک بۆ نمونە کافیە یاخود بۆ نمونە توانی میوانەکە بە جوانی بەڕێ بکەیت. بەڵام جاری وایە بەس بۆی نەڵێن فڵانکەس نەیتوانی خواردنێ باش بکە فڵانکەس نەیتوانی خواردنێکی جۆرا و جۆر بکە کۆمەڵی خۆراکی زۆر بۆ نمونە دروستەکەن کە دڵ زۆر جاروتومە ینی هەر ئێستا ئەو خێزانە بەڕێزانەیە ئەگەر ژمارەیان زۆر بەیان کەم بێ ئەگەر بەشێکیان لە دەرەوە ئێستا زۆربەی خەڵک لە دەرەوە ئیش و کاری هەیە خود فەرمابەریان دەوامی هەیە جاری وایە لە نزیکی نیوەڕۆ یەک خواردنێکی زۆر سادە بخۆی نیوەڕۆک و پێویست خواردنەکەت بۆ ناخورێ کەواتە ئەگەر ماڵەوە بە قیاسیش خواردنەکان ئامادەکرد بێ کەواتە ئەو خواردنە هەرمێنێتەوە و بەداخیشەوە ئێستا بۆ کولتورێکی زۆر ناشیرن کە من زۆر جار وتومە جاران خۆراکی نیوەڕۆ ئەمایە بۆ ئێوارە جار هەبوو نیوەڕۆ ئەمایە بۆ نیوەڕۆکەی تر خەڵک ئەی خوارد ئێستا وای لێ هاتووە
بەتایبەتی ئەم جیلەی کە پێگەیوە بەداخەوە کە کۆن خواردنی بوو نایخوات. نیوەڕۆ بۆ ئێوارە ناخوا زۆر باش ئەو خواردنش فڕێ ئەو خواردنە 100% فڕەیە لە کاتێکا کە برسی هەیە نیوەی ئەو خۆراکە فڕێراوی توی دەست ناکەوێت ئێمە گەر لەسەر ئاسی جیهان باسیکەین من ئامارێکم بینی تقریبا 280 شتێک ملیۆن خەڵک لە جیهانە ناتوان خواردنی پێویست پەیدا بکەن یعنی دە لە وڵاتانی تریشە لە ئەوروپا و لە وڵاتانی دنیا بەگشتی ساڵانە نزیکەی 900 ملیار تن خۆراک بە فیڕۆ یەک لە سەر چواری ئەو خۆراکەی بە فیڕۆین ئەگەر بە فیڕۆی نین بدرێتە ئەو وڵاتانی کە پێویستیان بە خۆراکە ئەوە دڵنیا بە خەڵکێک نامێنێت لەسەر زیاد پێویستی بە خۆراک نەبێت. کاک معروف جواب پێی توێژینەوە جیهانیەکانیش ئەڵێ خۆراک هەموو خۆراکی جیهان ڕێک لە دوای بەرهەمهێنانیەوە یەک لە سەرسەی بە فیڕۆ ئەچێت بەس لە هۆشیاری تا کرد کە ئەڵێ ینی گرنگە کێمە بزانین پێویستمان بەچی ئەوە بکڕین بەڵام کاتێک کێکێک ئەچێت لە مارکێتەکان یاخود لە شوێنانەی کە پێداویستەکانی ئەکرێت ئەگە پێویستی بە دوو تەماتێت بە دوو خیار بێ بە ئەوە نەبکرێت نەک زیاتر بکرێت لە دوایە کە ئیشی پێی نەبێ فڕێ بات بەڵام هەنێجا بەداخەوە ئەگەر خۆشی ئەوە بکات کاتێک کە ئەچێت بۆ لای کاشێرەکە بە شێوازێکەوەنە ناشین لەوانەیە هەژماری ئەو شتانەی بۆ بکات حسابی بۆ بکات ئەویش پێی ناخۆش بێ بڵێ لەوە چێ دوایی بڵێ ئەمە ڕەزی لە ئەمە بۆچی واکە کەواتە هۆشیاری تاک لە کۆمەلگایە بۆ هەمووی تا چەند گرنگە بۆ پێشوی بێمە بەرنامەکە سێرچێکی ئەوم کرد ئایا بەچی شێواز و ڕێگەیەک ئێمە توانین بە هەدەردان یاخود بە فیڕۆدانی خۆراک کەم بکەینەوە چەند خاڵێکی زۆر جوانە بینی یەکێک لەوانە ئەڵەیە کەسی سەرکەوتوو یاخود ئەو کەسی کە بێوێ خۆراک بە فێڕۆ نەدا چییە ئەو کەسەیە کە چوو بۆ بازارکردنی تر ئایا خانمە یاخود بڵین پیاوە هەر کەسێکی ترە ئەم کەسە لیستی خۆراک بەرە لەگە خۆیان یعنی بۆ منە تۆ ئەزانی ئەمڕۆ تاوەکو بەیانی پێویست بە 2 کیلۆ میوەیە یاخود خۆراکی ترە خەڵکی عشوایی ئەچێ چیەکە بۆ منت 5 کیلۆوە بە دڵنیا بە ئەم 5 کیلۆیە نیوەی بە خەسارە چیە یعنی یەکێک لە سەرکەوتەکان ئەوەیە ئەڵێ بۆ نمونە لیستێکی خۆراک لەگە خۆتا بەرە کە بیکڕە دووەم ئەڵێ لە ماڵەوە ئەگەر سەلاجە مجەمیدە خۆ شوێنێکتان هەیە خۆراکی تیا هەڵەگیریە سەیری ئەو موادانە بکە کە ماوەی بە سەرچوونەکەی نزیکە یعنی بۆ نمونە تۆ شتێکت هەیە لە قوتووایە یاخۆ هەر خۆراکێکی ترە بۆ ئەوی بە فیڕۆ نەچیە پێشتر ئەوە بەکار بێنە دواتر بچۆ لە بازاڕە بۆ نمونە بیکڕە یەکێکی تر لەوەی کە بڵین ڕێگریەکە کە بە پێی پێویست وەکووتمان خۆراک بۆ ئەو کەسانە یاخود دروست بکە کە میوانتن یاخود عایلەی خۆتن ئەگەر میوەکان جۆرا و جۆر بێ جاری وایە کەمتر سەرفەکرێ یعنی سا بۆ من هەر تۆ میوانێکی بەڕێزت دیە 5 جۆر میوەی بۆ دابنیە ئەگەر یەکی 2 دانەشی لێ بخوا بۆ من ئەکاتە 10 دانە کەواتە ئەو خۆراکی کە بۆ داناوە بەشێکی زۆری لێ ئەمێنێتەوە شتێکی تر کە من زۆر سەرنجی ڕاکێشام کە لە ساڵانی پێشووترا بەڕاستی ئەمە بوو بۆ دابوونەریتێکی جوانی کوردەواری بۆ نمونە تۆ لە گەڕەکێکای خواردنێکت کردووە هەر خواردنێک بێ بیرت لەوا کردەوە کە فڵانە هاوسێتان بۆ نمونە پیرەژن و پیاوێکە یان کەسێکە نەخۆشە نەیتوانێت خواردنیان بە تایبەتی ئەوانی کە خزم و نزیکی یەکترین ئەڵێ یەکێک لەوانی کە ئەبێتە هۆکاری ئەوەی کە خۆراک فڕێ نەدرێ بۆ قاپێک لەو خۆراکی کە دروستت کردووە بیبە بۆ هاوسێکت کە بەداخەوە ئێستا جاری وایە لە ماڵی شەوباواتیە ئەگەر کەسێک لە حوشەکەش تا بێ خەڵک وەکو پێویست ئەوە نەکا یەک شتێکی تر کە ئەمەیان بەڕاستی بابەتێکە پێویستە بە ژینگەوە دەڵێ خێزانی سەرکەوتوو لە بەهەدەرنەدانی خۆراکە چێە ئەو خێزانەیە کە بەشێک لەو پاژماوە خۆراکیانی ئەمێنێتەوە لە ماڵەوە بتوانێت بیکاتەوە بە پیتمۆس یعنی ئێمە لە ماوەی ڕابردووە ڤیددیۆکمان بڵاو کردەوە کە خێزانێک دێ پاژماوەی بە تایبەتی میوە هات لە جیاتی ئەوی فڕیداتە تەنەکەی خۆڵەکەەوە لە شوێنێکە دایانێ مدەیەکی پێچێ ئەیکاتەوە بە پیتمۆس کەواتە هەم سوودمەند بووە لێ لە بازار نایکرێەوە لە هەمان کاتە ئەبێتە دۆستی ژینگە و جارێکتر بەکارێنێتەوە ئەم چەند ڕێگایە من لەو باوەڕێم ئەگەر هەر تاکێکبان ئەگەر لە 150 بگرینە بەر دڵنیا بن لە ماوەی هەفتە یاخود لە ماوەی مانگی داهاتووە هەم خۆراکەکانمان کەمتر بە فیڕۆچیە و هەم کڕینەکەشی یعنی ئێمە با بیر لەوە بکەینەوە بۆ نمونە خێزانێک کە ڕۆژانە لە 150 پاژماوەکەی فڕێدا یەکەواتە لە 150 بڵین پارەی ئەو ڕۆژی بە هەتەر چووە ئەمە لە ڕووی هۆشیارێکەوە ئەکرێ گرنگێکی زیاتری پێ بدرێ دووەم ینی مەسلەی کەناڵەکانی ڕاگەاندن ڕۆلی باش دەتوانن ببینن لە خۆناغەکانی خوێندن زۆر باش من زۆر جاروتمە ماوەسانی ئاینی دەتوان ڕۆڵێکی باش ببینن لەبەرەوەی
ئیسرافکردن هەر شتێکی عشوایی نییە ینی لە قورآانی پیرۆزە خی گەورە ئاماژی بەوە کردووە کە خی گەورە چی خۆش ناوێ ئەو کەسانی خۆش ناوێت کە ئیسرافەکەن ینی بەڕاستی من زۆر جاوتمە کۆمەلگەی مسلمانان بە تایبەتی کە کۆمەلگەی خۆمانە زۆر جار مامۆسایانی ئاینی بە یەک فەرمودەیە یاخود بە ئاەتێک دەتوانێت هەزاران خەڵک بترسێنێ یان ئیتر بەداخەوە لە ڕووی یاسایەکە و یاسایەکمان نییە کە بۆ نمونە چاودێری خێزانەکان بکرێ یان چاودێری شارێک بکرێ بۆ نمونە ئەم قەزایە خۆت ئەم پارێزگایە بۆ پاژماوەکەی لە قەزایەکی تر زیاترە کە بەڕاستی ئەمە ئەبێ توێژینەوە بابەتی زیاتر لەسەر بکرێ یەک شتێکی تریشەیە مەرج نییە شوێنەکانی کە ڕاقی و دەوڵەمەندن پاژماوەیان زیاتر بە پێچەوانەوە لەسەر ئاستی جیهان 900 میلیارد تن پاژماوەمان هەیە من سێرچێکم کرد وڵاتە تازە پێگەشتۆکان و هەژارنشینەکان 650 بۆ 700 میلیارد تن پاژماوەیان هەیە بە تایبەت وڵاتە عربەکان ناگرێتەوە وڵاتە عربەکان ئەگەڕێت بۆ نمونە وڵاتی سعودیەکە لەو وڵاتانی لەسەر ئاستی هین عفۆن میسر لەسەر ئاستی وڵاتە عربەکان یەکەمە عێراق بەداخەوە دووەمە بۆ نمونە سعودیا بە هەمان شێوە ئەمانە وەکو وتمان مەرج نییە سلێمانی پاژماوەی خۆراکی زیاتر بێ لە قەزایەک بۆ هەیە قەزایەکی دەستکورد یاخود قەزایەکە دەخلی تاکی کەمتر بێ مەترسی زیاتر بێ باشە مامۆستا ئێمە کەسێک بگرینە ناو بازاڕە کە خەریکی شتکڕینە خەریکی پێداویستی هەفتەکەیتی پێداویستی ڕۆژانەیەتی لە ڕووی خۆراکەوە کە بیکڕێت ئەگەر ئێستا مایکی کورسات بەریتە بەردەمی ڕەنگە باسی گرانی بازار بکە باسی ئەو کە هەموو بازار ڕووی لە هەڵاوسان کردووە و نرخی هەموو کەلوپەلێک بەرز بووەتەوە بە تایبەت خۆراک هەر ئەو کەسە کە ڕەنگە نیوەی ئەو خۆراکەی کە ئەیکڕێت نیوەی ئەو میوەی کە ئەیکڕێت بەفیڕۆی بات کە بەپێی خەمڵانەکان دەرکەوتووە تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆژانە زیاد لە 2500 تۆن خۆراک بەفیڕۆیە ئەمە ئەو چۆنی هەگرێتەوە من وەکو وتم زیاتر ئەمە گەڕێتەوە بۆ هۆشیاری تاک یعنی ئەگە تاک هۆشیار بوو ئەتوانیە بیر لەوە بکاتەوە کە چی پێویستە ئەوە بکڕێت باشە لەبەرەوەی کە هۆشیار نەبوو وەکو وتمان بە هەڕەمەکی هەندێک شت هەیە کە جەنابەت باسەکەی ئێستا بڕۆ بازار بە خەڵک بڵێ وەزعی بازار و گرانی کەلوپەل چۆنە خەڵک هەمووی ناڕازیە وانە دەی لە هەمان کاتە ڕۆژانە ئەوی کە جەنابەت باست کرد زیاترە لەو ژڕێژەیە ینی لە هەرێمی کوردستانە ڕۆژانە نزیکەی 3500 تن پاژماوەمان هەیە 3500 تن پاژماوەی خۆراکی ماڵان ینی ئەوەی عێراق وا بزانم خەملێنراوە بە 8 میلیارد دۆلار ینی سەیری کە ئەم داهاتە گشتیە چی لێکرێ بە هەدەرە درێ بۆیە هۆشیاری من لەو باوەڕێم هۆشیاری تاک زۆر گرنگە دەکرێت ببێتە بناغەیەک نەک هەر بۆ خۆراکیش ینی بۆ نمونە لە زۆربەی سێکتەرەکانی تریشە ئەگەر تاک هۆشیار بێ ئاو کەمتر بەکارێن ئەگەر تاک هۆشیار بێ کارەبا کەمتر بەکارێنێ ینی هۆشیاری تاک هەر سەیری شکە ئێستا هەندێک خەڵک هەیە لە مامەڵەی ڕۆژانە لە بۆ نمونە هەندێک بابەتی ترە هۆشیارترە لەگەڵ هاوڕێیەکە کە هەردووکیان وەک یەک موچە خۆرن هەروەکو یەک کەسابەتەکەن سیرەکەی لە دوای چەند ساڵێ ئەم بەڕێزەیان ئۆتۆمبیلێکی کڕیوە بۆ نمونە سیاری خانووی کڕیوە بەڵام ئەمەی تر کە چۆنەڵێ هەڕەمەکی ژیاوە هەستی کەمتر بەوە کردووە کە بۆ نمونە بتوانێت لە ئەو پارەی کە هەیەی ماگانە لە کاتی وەرگرتنی موچەکە بۆ نمونە پارەیەکی کەمیش بێ جای کاتەوە هەندێک جار هاوڵاتیان لە ترسی نەمانی خۆراک لە بازاڕەکانە بوونە لە سەردەمی کۆرۆنا ئەو کاتە کە ئەمەد مارکێتەکان داقرێ هاوڵاتی وە هەبوو کە ڕۆژە ڕێژێکی زۆری کڕیوە کە لە دوایە ئەو بەرهەمە هەنێکان لە بازاڕەکانە هەر نەماون ڕەنگە لە دوایە ئەوەش ئیشی پێی نەکردبێ لەبەرەوەی هێلکە نەما برنج نەما بەڵێ خۆی من وەکوتم ئەگەر بڵین باسێکی هەندی حاڵەتی نائاسایی لە وڵاتی خۆمان بە تایبەتی یعنی جاری وایە ئێستا لە سۆسیال میدیا لەم کەناڵە بەڕێزی بەڕێستانەوە هەواڵێک بڵاو کرێتەوە کە بچووکترین چۆنەڵی گۆڕانکاری لە نرخەکانایە لە جیاتی ئەوەی خەڵک بێدان بە خۆیان بگرێ ینی هەر شتێک لە بازاڕە گرانە بێ خەڵک دوو ڕۆژنەی کڕێ سعرەکەی دابەزێتەوە بەرز نابێتەوە بەڵام بەداخەوە لای خۆمان چییە ئێستا ئەبیستن ئەمڕۆ مریشە گران بووە خەڵک هەچی هەمووی ئەڕوا بۆ دوکانی مریشەکەی کڕێ ئەوواکە کە زیاتر وای لێ دێن نرخەکە زیاتر بەرزە بێتەوە ئەی بۆ نمونە ئەو ئەوەی کە بڵین لە خۆراک و لە عەلوەکە دێتە بازاڕەوە
دەی وەرە تۆ 2 ڕۆژ با خەڵک بایکۆتی تەماتە بکە 2 ڕۆژ بۆ منە بایکۆتی میوەیەک بکە کە بینیمان لە سەرەتایی بەهارە یاخود هاوینە فڵانە چیلۆ میوەمانە بینی لە بازاڕە چولەی بە 50,000 و 60,000 و کۆمەڵێ نرخ بڵاو کرایەوە ئێدە بۆ نمونە چەند مانگێک دوایەوە من ناڵم ناکرێ ئینسان هەر نەیخوا بەڵام سەیری کە لەبەرەوەی ئەو کاتە خواستێکی زۆری خەڵکی لەسەر بووە ئێستا هەر ئەو میوەیە لە بازاڕە چولەی بە 500 دینار و بە 1000 دینارەوانێوانە کیلۆی میوەمانە تا 300,000 ڕۆژتە لە بازاڕەکانە کەواتە هۆشیاری وەکوتم هۆشیاری لە هەموو بابەتەکان ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ اینجا ئێمە بەڕاستی لە مەسەلی بەهەداردانەکەیە من چەند نقاتێکی ترم نووسی بوو لەسەر مەترسیەکان لە ڕووی تەندروستیەوە ینی ئایا بە فێڕۆدانی ئەم پاژماوانە لە داهاتووە تەنها هەرەوەیە کە ئێمە بڵین تاک زەرری کردووە لە ڕووی مادیەوە نەخێر یەکێک لەوانی کە مەترسی دروستەکان لەسەر تەندروستی مرۆڤ بڵاوبوونەوەی ئەم بڵین پاژماوانە هۆکارێکە بۆ زیادبوونی ڕێژەی شێرپەنجە ینی بەپێی لێکۆڵینەوەکان فرێدانی پاژماوەکان یاخود خۆراکی ماوە بە سەرچوو یاخود فرێدراوەکان یەکێکن لە هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی شێرپەنجە و لە هەمان کاتە بەداخەوەکو وتمان ئێمە لە هەرێمی کوردستانە ئامرازێکی پێویستمان نییە کارگەیەکی سەردەمیانەمان نییە کە جارێکی ترێمە بتوانین ئەو پاژماوانە سوودی لێوەربگرین ئەکسەرێتی ئەم پاژماوانە چی لێکرێ لە شوێنەکان کە فڕێ ئەدرێ ئەسووتێنرێ یەکێکە لە هۆکارەکانی نەخۆشی هەناسەدان ڕەبۆ بە تایبەتی ئەڵێ ئەو گازی کە دروستیەکات ئەڵێ یەکێکە لەو هۆکارانی وە بڵاوبوونەوەی بۆنی ناخۆش ینی ئێستا ئێمە بەپی کارەکەی خۆمان تەجروبەمان کردو ئەو ناوچانەی یاخود بۆن منە بە دوواداچوونمان کردو لەگەڵ کەناڵەکان ڕاگەاندنە چوینە لەگەڵانە بڕاتان هەبێ تانجەڕۆ بینی تەکی و چەمچەماڵ بۆ نمونە هەولێر ئەم شوێنانە مرۆڤ ناتوانێت چارەکێک بۆ 20 دقە لێ بمێنێتەوە ینی بڵاوبوونەوەی بۆنێکی ناخۆش و یەکێکی تر لە هەرە مەترسەکان کە بە تایبەتی لە ئاسی عێراق ئاماژەی پێکراوە زۆربوونی پاژماوەکان داگیرکردنی زەوی بۆی یەکێک بۆ لە هۆکارەکانی کەمبوونی ڕێژەی سەوزایی بە تایبەتی لە نزیکی شارەکان یعنی ئەمانە کۆمەڵی هۆکاری مەترسیدارن و لە 122 وابزانم لەسەر ئاستی جیهان پاژماوەکان کە فڕێ ئەدرێن و بە تایبەتی وتمانیان ئەسووتێنریان ئەو بۆنەی هەیەی بوونەتە هۆکاری بەرزبوونەوەی پلەکانی گەرمە احتیباسی حراری یعنی ئەوەش مەترسی بۆ سەر ژینگە دروست کردووە بۆیە بۆچێ ئەمانی کە ئێمە باسەکەن لەم بەرنامەی بەڕێستانە تا یاخود خەڵکێکی گشتی هەز بم مەترسیانە نەکە بەڵام من وەکوتم ئەگەر بێت و کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ نمونە وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری مامۆستایانی ئاینی ئەم بابەتانە باز بکەن من لەو باوەڕیام ئەگەر ئێمە 100% ژنەی پێکین لە 120 بی پێکین ئێمە چۆنەڵی ئامانجەکەمان پێکا و ڕێکخراوی خۆش ئێمەش ناوبەناو بەشێک لەو ئامارانە بڵاوەکەینەوە پێشتر لەسەر مادە پلاستیکەکان لەسەر سفرەی سەفەری لەسەر زۆربوونی ئۆتۆمبیل بوون من لەسەر ئەم پاژماوەیە ئامانجەکەمان چییە تەنها ئەوەیە کە بەتایبەتی کەناڵەکانی ڕاگەاندن کە ئێمە بینمان خۆشە لەگەڵیانە و زیاتر ئێمە لەسەر بابەتی هۆشیاری و ڕاگەاندن کارمان کردووە دەمانوێت ئەم پەیامانە بگا بەلایانی پەیوەندیدار ئێمە پرسیارەوەمان لێکری ئایا هیچ جیهەتێک دێن بەدەم داواکارەکەتانە وتمان وڵای ئێمە ناین ئەم بابەتە بڵاوکەینەوە بۆ نمونە بۆی وەزارەتێک بێ لە حکومەت بڵێ کاکەوەرن با ئەمە قسەی لەکی نەخێت پێماوا بوو ئەگەر یەک کەس لە سۆسیال میدیا ئەم بابەتی ئێمە ببینێ لایانی کە مەتوانێت لی سوودمەند بێت وەکو ڕێکخراوی ئایندا هیچ چالاکیەک سیمینارتان هەیە لە هەلە پەروەردەوە بگرێت تا شوێنەکان بۆ ئەو پرسە گرنگانە ئێمە ماوەی 5 ساڵێکە بێت لە دەرەوەی شار لە دەرەوەی سلێمانی و ماوەی 2 ساڵیش لە ناو پارێزگای سلێمانی و نزیکەی دا قەزا و ناحی دەوروبەری بە پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین لەگەڵ سلێمانی و دەوروبەری ئێمە کۆمەڵی چالاکی باشمان کردو لەسەر لە پێناونەوەیەکی ژینگە دۆست لە 190 بابەتەکانمان کە باسمان کردووە فۆکسمان خسووتە سەر مەسەلەی پاژماوەکان و لە ناویشیانە مادە پلاستیکیەکان یعنی ئێمە زۆر جارەوە ماوەتووە دەکرێت نەوەیەکی ژینگە دۆست لە قۆناغەکانی بنەڕەتی یاخود لە باخچی منداڵانەوە دەست پێ بکە و لەو باوەڕەشین بەشێک لەو کارانەمان ئامانجەکەی پێکاوە یعنی بۆ لە قوتابخانە هەبوو ئێمە چوینە باسی مەترسەکانی مادەی پلاستیکیمان کردو بە تایبەتی دەبەی پلاستیکی 2 مانگ دوایەوە مامۆستاکان داوایان کردو بچینەوە سەران لێ بدەین ئەو چەند پۆلەی کە بڵین سمینارەکەمان بۆ پێشکەش کردووە لە 180 بۆ 90 بڕیاریان داوە کە ئیتر جارێکی تر دەبەی پلاستیکی بەکار نەیانن
ئێمە چیمان کردەوە بۆ نمونە هاتوینە باسی لایەن ئابوووریەکەیمان کردەوە وتمانە هەر قوتابێک لە سەرەتای خوێندنەوە ئەگەر تەنها لە حانوتەکان یان فرۆشگاکان ئاو بکڕێ تا کۆتایی ساڵ ئەگەر ڕۆژی یەک دەبە بکڕێ کۆتایی ساڵ 40,000 دیناری داوە بە ئاوی خواردنەوە بۆ نمونە لایەنە تەندروستەکەی کۆمەڵی هۆکاری ئەومان باس کردو کە مەترسیە و لایەنە ژینگەکەشی ئەم مادە پلاستیکیە فڕێ ئەدرێتە ژینگەوە 100 ساڵی تر شیتەڵ نابێتەوە کەواتە ئابووری تەندروستی ژینگەی ئێمە سێ بابەتەمان بۆ باس کردووە جاریوە بە لایەنە ئابووریەکەی زاڵ بۆ بەسەریا یعنی بیری لەو بدۆتەوە من بۆ 40,000 دینار بدەم بە تەنها ئاو خواردنەوە ئەی بۆ لەگە خۆمان دەبەیەکی تایبەت نەکڕم بە 2,000 تا کۆتایی ساڵ ڕۆژانە ئەتوان بەکاری بێنم هەم دۆستی ژینگەیە و هەم ئاوێکە خۆمەوە کە دایک و باوکم و خوشکوبراکانم لە ماڵەوەی خۆنەوە بۆیە وەکووتمان لانی پەروەردە زۆر کاریگەرە و لانی ڕاگەیاندنیش ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان ماوەی هەفتەیەکە بێ داواکارێکمان لە بەڕێز وەزیری ڕۆشنبیری کردووە و ئینشەڵا بەم نزیکانە لەگەڵا دانیشتێکمانەیە لە هەرێمی کوردستانە 340 دەستگای ڕاگەیاندنی فەرمی هەیە بێزگەوانێکە لە سۆسیال میدیا و ئەوانە کارەکەن ئێمە وتمان ئەم 340 دەستگایە دەکرێت لە کاتی تازەکردنەوەی مۆڵەت یاخود هەروەکو ڕێنمایان پێ بدرێت کە هۆکار بن یاخود هاوکار بن بۆ هۆشارکردنەوەی خەڵک لە پاراستنی ژینگەیە هەر دەستگای ڕۆژی یەک جار بڵێ ژینگە بپارێزە کەواتە چی بووە 340 جار خەڵک گوێی لێ بێ ئەم 340 ئەگەر هەر دەستگایەک بەلایانی کەم و 1000 بۆ 2000 کەس گوێی لێ بێ کەواتە ئێمە چیمان کردووە شۆڕشێکی هۆشیاری ڕاگەیاندنمان دروست کردووە کە بەداخەوە ئەوەی کە من خۆم نزیکەی 20 ساڵەکانی ڕاگەیاندنەکەم ئەوەی ڕاگەیاندن گرنگی باندێکاری بازرگانی و کۆمەڵی بابەتی تەرفیهیەوانەدا و بەواچێ ئەم بابەتی لەبیر کردبیە و بەڕێز وەزیری ڕۆشنبیری بەڕێنی ئەوەی پێمان داوە ئەو داواکاری ئەمە گشتانێکی بۆ کرێ ئەدرێ بە کەناڵەکانی ڕاگەیاندن دڵنیان بۆ کورساتیش دیە بەڵام من سوپاسانەکەم بەڕاستی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کورسات متابعەمان کردووە بەشێک لە بەرنامەکانتان ئێمە یەک گرفتێکمان لە کەناڵەکانی ڕاگەاندنایە ئەوەیە کەمترین کەناڵ یاخود هەر نیانە کە بەرنامەی تایبەتی ژینگەی هەبێ ینی بۆ نمونە کورسات من داواکەم لێرەوە ئەگە 2 هەفتە جارێکیش بێ بەرنامەیەکتانە بە تایبەت بێ بە ژینگە گرنگە لە بابەتەکانی ڕۆژ قسەی لەسەرکردێ بەڵام ئەو کاتە بەواچە خەڵک زیاتر دڵی پێخۆش بێکە کەناڵێکی ڕاگەاندن هاتووە بەرنامەیەکی تایبەتیدان ئێمە بە خۆشحاڵیەوە ئێمە ڕۆژانە بابەتەکانمان ژینگەیە چ بڕگەکانمان بێ و تەوەرەکانمان هەنی هەمیشە من لەسەر ژینگە کارمان کردووە زۆر خۆشحاڵی مامۆستا بەڕێز ماروف مەجی سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە کامڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەبووی لەگەڵمان سپاس بۆ ئامادەبوونت من یەک شتێکم لە بیر چوو ساڵی 2022 نەتەوەیەکگرتوەکان بڕیاریاندا 30 مارس بکرێتە ڕۆژی جیهانی بە هەدەردان هەرچەنێ بەڕاستی باوەچە من ئەو کاتە لە بیرم نەبوو بێگەنا ئەم بەرنامەیە شەڵا بۆ ساڵێکی تر یاخود کاتەکانی تر دەکری ئەو ڕۆژە گرنگی زیاتر پێ بدرێ بۆیە لەسەر ئاستی گیان نەتەوەیەکگرتوەکان ڕۆژێکی دیاری کردو کە گەیشتونەت ئەو مەترسەی کە بەڵێ لەسەر ئاستی گیان خۆراک و خواردن بە شێوەیەکی زۆر بەفیڕۆ دێ سپاس بۆ ئامادەبوونت دووبارە